بەڕاستی خاتونجان من تەمەنم 8 ساڵ بوو کاتێ زەواجم کرد. من بەژیانی خۆم 2 جار زەواجم کردووە. بەڵێ 2 جار زەواجم کردووە. تەمەنم 8 ساڵ بوو کە زەواجم کرد لەبەر خاتری نەخۆشی دایکم و بەخێوکردنی دایکوانە زوو لە بەکتەب دەریان هێنا. ئیتر کە کچیش لە بەعزێک کۆمەڵگا و لە هەنێ خانەواداوە بیرەکەنەوە کە هێشتا تەمەنی 8 ساڵە بێ زەواج بکە. ئیتر من شوم کرد بە پورزایەکی خۆم کە شوم پێ کرد بڕوا بکە خاتون تەنها 3 مانگ بەیەکەوە بووین. قەدەری خوا یەکەم شەو من حەملم بۆ دروست بوو. هاوسەرەکەم چوو بۆ خارج. یعنی من حەملم هەبوو ئەو منی بەجێهێشت. کاتێک کە منی جێهێشت یعنی بەڕاستی قورسترین مەرحەلەی ژیانی من تەمەنی 8 ساڵ بوو. باسی 8 ساڵی کەی ئەەکەم 8 ساڵی 97. ئەو کاتە وەکو کچی ئێستا چاوکراوە نەبووین. بەڕاستی وشەی بێوەژن و تەلاق زۆر ناشرین بوو. لە بەتایبەتی لە خانەوادەی ئێمە من یەکەم کەس بووم کە وشەی تەلاق یعنی تازە بوو. بۆ من زۆر قورس بوو. ئەوەی کە منی کورد یەکەم شت کە پورزەکەم چوو بۆ ئەوروپا تەنانەت کاتێ تەلاقیام خۆی لێرە نەبوو. بە وەکالەت براکەی تەلاقەکەی بۆ من یعنی تەلاقی بۆ من ناردەوە. ئەوە بەڵێ نەیوت تۆ کاری تەلاقەکەت چیە یا هەرێک سەر بەڵێ تۆ بە وەکالەت بۆی ناردی. باسەکەم لە چییە؟ من حەملم هەبوو ئەو چوو بە ئەوروپا. باسی 96 و 97 ئەو کاتە باوباوی ینی باسی ئەوروپا بوو. لەناو ئەنیسە باسەکەی من لە چییە؟ زۆر جار کە کێشەکانمان دروستە بێ خودی ئافرەتەکان خۆمانن بۆمان دروستەکەن. ئەی زۆر جار پیاوەکان ئاسانکاریمان بۆکەن کەچی سێرەکەن یان دشەکانمانن یا خەسۆکانمانن یاخود کەسە نزیکەکانی خۆمان. من لێرە پورەکەی خۆم بوو کە بووکی ئەو ماڵە بوو. پورەکەی خۆم وتی بە شەرتێک 2 کوڕی تری هەبوو زەواجیان نەکرد بوو. بە هاوسەرەکەی منی وت تۆ بچۆ بۆ ئەوروپا. ئێوتم باشە بۆچی دەکەی من ئەنێری؟ ئەوانی تر بنێرەکە زەواجیان نەکردووە. ئەوە من بڕوا بکە خاتون سەرەتا هەتا منیان بۆ بوو. لەوانەیە 6 ئایلان ناردبێت تا من ئەنکەم تا بنەماڵی ئێمە ڕازی بوون کە من ببم بە بووکی ئەو خانەوادە. دوایی هەر پورەکەی خۆم مێردەکەی منی ناردوو هەر بە وەکالەت تەلاقی بۆ من ناردەوە. تەنانەت کاتێ مناڵەکەم بوو بەڕاستی ئەمە نەقورسە کە ئێستا باسیەکەم چەندێک قسە هەیە لە کاتی خۆیان کە ڕووداوەکان ڕویان ناوە زۆر ناڕەحەتیە پەڕیوە. ئێستا کە من باسیەکەم لەوانەیە وەکو ڕۆمانی سێر بکرێ وەکو چیرۆکی سێر بکرێ بەڵام ئەمە بە واقعی ئەسڵی ژیانی خۆمە کە بەڕاستی ڕوویاوە. کاتێکە مناڵەکەم بوو یەکسەر بردیانەوە. ئەسڵەن نەیانهێشت هەر بیبینم. نەیانهێشت هەر شیریشی بەمێ. مناڵەکەت کچ بوو یا کوڕ؟ بەڵێ مناڵەکەم کچ بوو. مناڵەکەم کچ بوو. پاش 10 ساڵ مناڵەکەم بینیەوە. وایان لێ کردبوو کە ناوی منیان لا هێنا ئەوەشی هەمان ناوی منی هەبوو ڕقی لەو ناوەش بوو. بە ئێستشەوە کە زەواجی کردووە تازە خەریکە بیرەکاتەوە کە خۆی زەواجی کردووە. یعنی بەڕاستی زۆر ژیانێکی ناخۆشم تێپەڕان. لە پاش ئەوە 4 ساڵ و نیو دانیشتم وەکوم گوتوتم مناڵەکەم نەبینی هیچ نایانهێش مناڵەکەم ببینم. لە ڕاستیە ئەمەش با بگەڕێنمەوە بۆ بیر و بۆ چوونی خانەوادەکەم. سێری من ناڵێم بەرژەوەندی منیان نەویستووە بەڵام لە هەمان کاتە دڵی من ورد بوو. هەر بە لێسەندنی پارچە جەرگەکەم پارچەیە لەژگەرمیان لێسەندم. بەڵام دایکم و براگەورەکەم ئەو کاتە بتوێنێتەوێ گرانی ئەوانەیە ئەوەی کە 96 و 97 بیر بێ ئەزانەیە کە زۆرۆف زۆر باش نەبوو. تەنانەت دەمە توانای شیرکڕینیشمان نەبوو. گوتیان تۆ مناڵەکە بنێرەوە باشترە شیریشی مێرێ. بۆچی؟ بەس لەبەر خاتری ئەوەی تۆ تەمەنت گەنجە بەیانی زەواج بکەیتەوە هیچ کەسێک تۆی ناوێت بە مناڵێکەوە. بەڕاستی ئەمە من لەو کاتە ئەگەر عەقڵی ئێستەم هەبوایە بەدیار مناڵەکەمەوە دائەنیشتم. ئەگەر پەروەردەی کچەکەم بکردایە کچەکەم ئەو کاتە وەکو کە نای منیان لا ئێنا خۆشەویستی پێ ئەیان. بڕوات هەبێ خاتون هەفتەیە پێشتا لە سەقەیەک بووین کچێک لە پاسەکەمانە بوو تەمەنی تقریباً 10 ساڵ بوو. خۆم پێ نەگیرا چوومە پاسەکەت لە پەشی دواوە تێر گریا. وتیان چییە بۆ گری؟ وتم تو ئەوخوا بێڵن با ئەوەی لە دڵمایە هیچ نەبێڕێگری فرمێسکەکەم لێ مەکەن. یعنی ئێستا کە ئەم قسانە ئەەکەم فرمێسکم لەماوە. ئەمە نە یعنی ئەوەنە ناخۆشیم دیوە ئەوەنە گریاوە فرمێسکم لەماوە. چوو بە بەشی دواوە لە پاسەکە تێر گریام هەتا هێ من بوومە. وتیان بۆچی گریای؟ وتم ئەو کچە تەمەن 10 ساڵە
زۆر من زۆر حەزم لە کچم زۆر خۆشە بێ ئێستا خوانەی بڕێت و کوڕم هەیە لەگەڵ ئەوە وتم ئەگەر منیش لە تەمەنی خۆیان کچێکی ئاوام هەبوایە خۆشەویستی بە ئێ بە کچەکەم پێی وتمدایە جلی جوانم لەبەر ئەکرد کە لە خۆشەویستی کچەکەم بێبەش بوو ئەمە هەمووی بەهۆی دابوونەریت و کۆمەڵگا و عیبە و ئەم شتانە لە پاش ئەوە دوای 4 ساڵ و نیو لە دوای ئەوە کە جیا بوومەوە لەگەڵ هاوسەرەکەمە من هیچ کێشەیەکم نەبوو لەگەڵ هاوسەرەکەم با ئینسان حەقیقەتێک بڵێ هیچ کێشەیەکم نەبوو چونکە من 3 مانگ ئەسڵەن شەرممان لە یەک نەشکا بوو ئەمە شتێک نەبوو بڵێم وەڵا خەتای هاوسەرەکەمە بەڵام پورەکەم کاریگەری بوو بۆی ئەڵێم ئافرەت دیسان ئەبێتەوە ڕێگر و بەربەستەکان بۆمان زۆر جار ئافرەتەکانت دوای 4 ساڵ و نیو باوکی ئەم مناڵانە کە ئێستا لەم زەواجی دووەم ماسەوە فاتی کردووە زەواجم کردەوە لەگەڵی سپاس بخوا لە هەمووی هەشکورم ناشکوریم نەکردووە ئەزانم لە تەجروبەی یەکەمان نەخۆشیم دیوە ئەسڵەن خوای گەورە باشترین شتەکان باشتر ئەزانێن لەوەی کە من ڕاستە پێم ناهۆڕ بەڵام لە دوای ئەوە خۆشیەکان و باشەکانیم دیوە هاوسەرگیریم لەگەڵ ئەم جارە لەگەڵ ئەم پیاوە کرد 4 ساڵ و نیو دوای ئەوە باوەخت بێ مامۆستا هەرچی پیاو بوو لە بەرچاوم کەوت وەها ترسا بووم لە پیاو دم مەخگوڵ نیە من بۆ 3 مانگ منی تەلاق یا بەخوا هەر پیاوێکی تر دوتمە پورزای خۆم بوو کە ئەمە بێگانەشە ترسا بووم لە زەواج چۆنم بڕیارە بۆ درایەوە جاری دووهم کە ئەڵی ترساوم و چکە زۆر کەسێ ئەم ترسی هەیە ناوێرە بڕیاری دووهم باتەوە بۆ زەواج دوای 4 ساڵ و نیو 4 ساڵ ئەنجا دوای 4 ساڵ و نیو چۆن بڕیارم ما داواکارم هەبوو ئێستا لەواتی ڕێ و ڕوخسارم تێکچوو بێ ئەو ساس شور بووم ئێستا لەچکم کردووە ئانی داواکارم زۆر بوو بەڕاستی ماڵەوەش ئەیان و تو بۆ زەواج نابێ کە ئەمووی ئەیسە سێت کێشەکانی ئێمە ئەوەی لێمان تێناگەن تەنانەت خوشکی خوێنی خۆت لێت تێناگە ئەمە کێشەکەی جارێ خوشکی خوێنی خۆ لێت تێناگاتە تۆ دەردەدڵ بۆ تێ بکەی بەڕاستی کەوتیان بەرنامەیەکی وا هەیە و نایەڵێ ڕوخسارێ دیار بێ ئەمانە بۆ من زۆر گرنگ بوو وتم هەر هیچ نەبێت تۆ ئەزێ بارەکەی سەرشانم سووکە بێ دەردەدڵێک دەرەکەم هەر باشە خێر وێستە خۆشحاڵی زۆر من زۆر سپاسی تۆکەم بەڕاستی ناوبانی بەڕێستانم بیست بوو وتیان بەرنامەیەکی وا هەیە وتم ئەمە ئەو بەرنامەی چەندێکە من خەونی پێوە ئەبینم دەستخۆشی و لێکە ماوەسایتان پاش 4 ساڵ و نیو زەواجم کرد لەگەڵ ئەمەیانە قەدەری خوای گەورە 2 ساڵ و 10 مانگ لەگەڵ ئەم هاوسەری ترما بوو قەدەری خوا مناڵی یەکەمم زوو حەملم بۆ دیسان مناڵی دووەمی سبای مناڵمان نەبێت چونکە باری دیاراییمان زۆر ناڕەحەت و یعنی لە یەک ژووری سێبەسیا بووی قەدەری خوا چوین بۆ سەیران کە چوین بۆ سەیران هاوسەرەکەم لە سەیران بە مۆلیدەی دەسی خۆمان کارەباگرچی ئێستا کە گریانم نایە هیوادارم بەدڵڕقم نەبینن بڕواتان هەبێ ئەمە نەداخم چەشتووە ئەمە نەم فرمێسک ڕشوە فرمێسکم نەماوە یعنی چەندین شەو خەبەرم بۆ تۆ پشتێکم تەر بووە لە گریان و خەفەت و ئازارەکانی خۆ بەڕاستی ئافرەتی کوردمان پڕن بەڵام لەبەر ئەوەی ئەزانین ئێستا ئەگەر کەس و کارم بزانن و ڕوخساری من ببینن لەوانەیە پیان خۆش نەبێ من ئەم ڕاستیانم خۆشە ڕاستەکان ئەزانن بەدڵنیاییەوە یعنی ئێمەش بۆیە ئەمەمان کرد کە چەنەها کەس لە بڵین هەمان حاڵەتی توایە ئێستا ئەمە پەیامێکی شە بۆ هەموو ئەو خاتونانەی کە ئێستا گویان لە ئێمەیلۆنێت چەندین خاتونی تر ئێستا هەمان ئەو کێش و ناڕەحەتیانی کە بەسەر ئەم خاتونەیە هاتوو بەسەر ئەوانی تریشە هاتبێ بەڵام ئەوان فرستەتی ئەوان لەوانەیە نەدرابێت و کە بێن بۆێرە و دەردەدڵی خۆیان بکەن بەڵام ئەمە وابزانە حاڵەتەکەی خۆتە و باشگوی لێ بگرە چکە زۆر جار کاتێکە کەسێ دەردەدڵێکە کە ئەڵێ ها قسەکانی دڵی منی کرد چەند جار ئەم شتە وتراوە زۆر جار هاکە کەسێ قساکە ئەوی ترێن ئەڵێ وەڵڵاهی هەموو قسەکانی دڵی منی کرد بۆیە تۆ دڵنیا بە کە هاتوویتە ئێرە هەم چونکە لەوەی کە شتەکانی خۆت باسەکەی وەکو خۆت ئەڵێ ها کەسی شوێنێک نەبووە دەردەدڵی تیا بکەم و هەم ئەبی بە خێرێک بۆ چەندین کچان و ژنانی تر کە هەمان دەردەدڵیان هەیە و بەڵام کەسێک نیجان ئامانجی سەرەکی من کە هاتووم ئەڵێم ئەو زەحیەی کە من یاومە تکایە بە تایبەتی هەر ئافرەتێک لە تەمەنی گەنجیا لێ ئەقەومێ کاتە هاوسەرەکەی ئەمرێت تکایە دانەنیشێت ئەو هەڵەت گەورەی کە من کردم ینی ئێستا گەشتومەتە ئەو قەناعەتە من ناڵێم پەشیمانم لە بەخێوکردنی کوڕەکانم خوانەی بڕێسە گەورەکەم 18ەیە ئەویترم 16ەیە سوپاس بۆ خوا شانازیان پێوەکەم بەڵام
يعني بدە بخۆشە بە چ مەرحەلەیە ئەم قورآنم گەورە کردووە يعني زۆر بە زەحمەتی لە ماڵە خەزوورە قسەی ناخۆش بڕواتان هەبێ تەنها وەکو کارەکەرێک سێرەکرا يعني ئیشی ئەو ماڵەمش عنی ئەو ماڵەشمەکە لە پێناوی مناڵەکانمان لە دوای مردنی هاوسەرەکەشم 2 ساڵ لەگەڵ ماڵە خەزور ماژیان والله برام ئەهات ئەیوو واللهی تو ئەڵێ فلیپینەکانی فلیپینەکان بەس نییە کرێکیان هەیە تو کرێشر نییە باوەڕتان هەبێ ئێستا هەستەکەم ئێستا گەنج بوومەتەوە تازە خەریکە هەستەکەم ئێستا گەنجە بوومە لە تاو ئەو زەمەنەی کە لە دوای مردنی هاوسەرەکەشم ئەو هەموو ناڕەحەتم بینی لە دوای ئەوەی کە هاوسەرەکەم وەفاتی کرد دەستمان کورت بوو باری مادیمان زۆر خراپ بوو لە دوای ئەو کە ئەوە باری مادیمان خراپ بوو سوپاس بۆ خۆ موسڵمانان یارمەتیان نیای بەڵام هیچ کاتێک وەکو ئەوە نییە سێبەری پیاوێک لەسرت بێ دەی من جاری وا هەبووە دەردە دڵم بۆ لای براکەم کردووە وتومە من ئەمەوێت زەواج بکەمەوە توێتی ئاخر تۆ زەواج بکەی سەرکەوتوو نابی دوو جار زەواجت کردووە یا پێتەڵە بۆ چیتە؟ پێمەڵە بۆ چیتە پێی وتوم بەجددی پێی وتوم هەر لە ژیانی سەراحەتی خۆمە ڕاستە برا گەورەکەم هاوڕێمە عنی جاری وا هەیە تەنانە شتی زۆر شەخسی پێ ئەڵێم لە هەمان کاتە ئەمەنەی ڕەشبین کردوم ئەمە نەشتە ڕەشبینیەکانی پیشان ناوم توێتی ئەمە بەسەریە ئەوە بەسەریە ئەوە بەسەریە ئی پاشە وتم باشە تۆ لای خۆوە خاتووی با بەخۆ منە شەرم لەبەر خۆسپی نەکردووە ئێخر باشە ئینسانەتان نەکەوێتە ناو خەڵەتە ڕاستیەکانەوە ئینسان زۆر جار شتەکان نازانی وا ڕوو ئەیاننا بەڵام لە هەمان کاتە یعنی من زۆر جار هەوڵماوە لێم تێ بگا من فەراغێکم هەیە تۆ لێم تێ ناگەیت ئەمە جاری وا بۆ زۆر هەوڵم ماوە ئاخری نەمتوانی وتم کاکە من لەلایەنی جنسی و پێویستمە باش وتم ئەگەر بەیانی هەڵەیەک لەم خوشکەت ببیستی نایکوژی وتی بەڵا خۆشم دڵم نەیە بتکوژن بە ئامۆزەکان مەڵێم ڕاک ئەمە جوابی براکەم بووە باشە تۆ لە کاتێکا وا ئەڵێی ئەی بۆچی نایڵی بە ئاشکرا زەواج بکەم بۆچی کار ئاسانیم بۆ ناکەیت لە کاتێکا بە حسابی خودت کار ئاسانیم بۆ ئەەکەم کار ئاسانیەکەی ئەوەیە ڕێگە خراپەکانم شانەیە ئەمانە و بەسەرێت ئەی تۆ بۆ ناڵێ بڕۆ تەجروبەکە تاقیکەرەوە کێڵە لەمایانە سەرکەوتوو نابی ئەمە یەکەم تەجروبەیەک بوو خۆی گەورە بیستی لەسەری بوو ئەمە یەکەم و دووەمیش بەڵام دووهەم مردن بوو هەرچەنە لە کۆمەڵگاکەی ئێمە وا بیرەکەنەوە ئەوەی تەواق بدرێ بە چاوێکی زۆر بەداخەوەوە ئەڵەمە چاوێکی سوک سێر ئەکرێ تۆزێگەوەی مێردەکەی مردبێت تۆزە شخصێتێکی هەیە ئەوەی کە منی کوشتووە و تا ئێستا زۆر خەفەتی پێ ئەخۆم وشەی بێوەشدە باوەڕێ بێ مامۆستا وشەی بێوەژن زۆر بەی ئافرەتە بێوەژنەکانی کوشتووە ئاخر بێوەژن یعنی چی؟ ئێمە خوای گەورەم تەجروبەی بەسەر مناهێناوە بۆچی ئەبێ بێت بە وشەی بێوەژن بکوژێم لە کاتێکا بەداخەوە کە زۆربەی ئەو پیاوانەشی کە بەداخەوە ئەڵێم هەنێکیان ئیلتیزاماتی دینیشیان هەیە سێرەکەی لە ئافرەتە بێوەژنەکان خۆیان نزیکەکەنەوە ناوی پیرۆزی ئەو ئافرەتە پاکە پیس ئەەکەم بەداخەوە لە ژیانی منا ڕوویاوە باشە بۆ بە ناوی دینەوە یاخود بە ناوی یارمەتیەوە هی ناوی من ناشری نەکرد کە ڕوویاوە لە ژیانی خۆمە ینی بەڕاستی من زۆر بەداخەوم بۆ ئەو پیاوانەی کە بە ناوی دینەوەیەن بە حساب یارمەتی مادی مناڵەتیوەکان ئەیەن بەس چاوی تەماحیان لە تۆی ئافرەتیان لە توی پێوەژنە ئەمە زۆر هیوادارم ئەم دیادە بگۆڕێت حڵەتیەوە بەسەر هاتووە بەڵێ بە ناوی یارمەتیەوە باشە هاتو خۆی لە من نزیک کردێتەوە من وامزانیوە نێتی پاکە باشە بەس دوای سێرم کردووە نێتەکە 180 لە جیاوازە ئەسڵەن متوتی لەبەرخوا بەڵام سێرم کردووە بەداخۆ ئەم قسە ئەەکەم داوای کاری خراپی لە من کردووە باشە بەس لەبەرەوەی بێوەژنم بەس لەبەرەوەی وشەی بێوەژن لەسەر ناوی منە لەم کەیسەی ئەم خاتونە ئازیزەیە زۆر شتمان بۆ دەرکەوت یعنی بەڕاستی قورسترین شت بۆ دایک ئەوەیە کە بێبەش بکرێت لە مناڵەکەی و قورسترین شتیش بۆ کچ ئەوەیە کە بێبەش بکرێت لە دایکی کە ئەمە هەردوو حاڵەتەکەی بینیوە هەردوو حاڵەتەکە هەم کچەکەی بۆتە قوربانی هەم خۆشی بۆتە قوربانی بەڵام قوربانی چی دابوو نەریتێک دەست خۆش بێ پێمە خۆش بوو کە هاتی کە لێرە کۆمەڵێک دەردەدڵی خۆتت باس کرد لە بەرنامەی خاتونە